هێنانی خێزانێکی ئاسوودە هەروە ئاسان نییە. چۆن؟ بۆ بنیادنانی خێزانێک وڵات ئازادی ژیان پێویستە. بۆیە من تۆ ناتوانین خێزانێکی ئاسوودە پێکەوە بنین. ئۆهۆ بار تۆ دروستکردنی خێزانێک کرد بە مستەحیلات. من چی بکەم وڵات و ئازادی لەم جۆرە شتانەمان نییە. من یەک شتە زانم ئەویش بێت تۆ ناتوانم بژیم. یەکێک بتوانێت بێ وڵات بێ ئازادی بژی ئەتوانێت بێ منیش بژی. ئەخر وانییە باشە ئێمە دانیشین تا کوردستان ئاسا دەبێت؟ نا دانانیشی پێویستە ئێمە خەبات بکەین. چی؟ خەبات؟ خوا گەڕوازم قسە زوو فەلسەفانە نێنی. فەرهاد ڕێزی خۆت بگرە و جددی بە. فرمو عبها توي ها چی تان کرد؟ ئەم جاریان 10 کیلۆمان هێنا. بەڕاست نەژیرا؟ براتم چۆنێڵم دیژیری؟ جۆگرا لای خۆدایە تا بەیانە بەڵام نێڵی کەس بزانێت تای فرۆشی باشە؟ باش بەڵام منتانە بیر نەچێ ها؟ بەشی تۆشی تایە خوا حافیز چاوەکە خوا لەگەڵ أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله کوڕم پێم وتی واز لەو جگەرە بێنە بۆ تەندروستی باش نییە پێم بڵێ بیر لە چیەکەی تۆ ڕۆ لە هیچ باوە چۆن لە هیچ چ لە باوە شاریتەوە ناباوە جان چۆنش لە تۆ شارمەوە ئەی باشە کابوو پێم بڵێ بیر لە چیەکەیتەوە دەی گوڕم مەگری ئەزانم بیر لە چیەکەتەوە عیبە ئیشەڵڵا ئەم ساڵەمەوە جامیعەتەواوەکەی توژر و مناڵە دەبێت ئەوسا یارمەتیشی ئێمەژێ باوەڕ ناکەم باوە چۆن باوەڕ ناکەیت کوڕەکەم عادی مەگری کە بە چۆنی بێ بکری